پێنجەمین هەفتەی گردبوونەوەی ناڕەزایی دەرچووە دانەمەزراوەکانی هەڵەبجەیە. گردبوونەوەکە دژی بڕاری دامەزرانی 52 کەسە لە دیوانی پارێزگا بەدەر لە یاسا و ڕێنماییەکان کە ساڵی 2024 بڕاری لەسەر دراوە. وەکو هەفتەی پێنجەم کۆبوونێتەوە لە بەردەم بینای پارێزگایە دژی دانانی و دامەزراندنی 52 ناو کە بە شێوەی حیزبایەتی و تەسکیە حیزبی و خزمێنە کراوە. بۆ هەفتەی پێنجەم ئێمە گردبوونەوە ئەکەین لە بەردەم بینای پارێزگایە هەتاوەکو جوابێکی ئەساح و دەقیقی و 100% وەرنەگرین ئێمە بەردەوامە بین لە گردبوونەوە و ناڕەزایەتیەکانمان. دوای ڕاگررتنی دامەزران لە هەرێمی کوردستان شێوازی دامەزرانوەلی کار گۆڕراوە بۆ واستە و تەسکیە حیزب. دەرچوانی دانەمەزراویش دەڵێن بەردەوام دەبن تا داخوازیەکانیان بەدی دێت و بە مافەکانیان دەگەن کە هاتنە سەرخەتی بەرپرسانی هەڵەبجە و هەڵوەشاندنەوەی و دامەزراننەیە. بۆ ماوەی چەند هەفتەیەکە لە بەردەم 5 هەفتەیە لە بەردەم بینای پارێزگارە کۆبینەوە پشگیری چینی موسەقفینی ئەم شارەمان تۆزێک کەمە. مامۆسایانی ناڕازی کە وەختی خۆی ئێمە ئەمنەمە وەکو نوێنەر قسە ناکەم وەکو تەنها دەرچوویە قسەکەم ئێمە وەختی خۆی کە ئەوان داوای موچیانە کردووە لەناو بازاڕەیە کەسەبەتمان هەبوو دوکانەکانی خۆمان داخست بۆ پشگیری لە ئەوان. ئێستا پێمان خۆش بوو وەکو پشگیریە وەکو ئەوەی کە سار نەبینەوە پشگیریمان بکەن، مامۆسایانی یانی پشگیریمان بکەن، ڕێکخراوەکان پشگیریمان بکەن. ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانی لەم شارەیە دەرچوون بۆچی چەندێکە نایان بدەمانەوە پشگیریەکمان بکەن وەکو پشگیریکردنێک. ئێمە دەرچوو دانەمەزراوین کە بە هەڵوێستین کە بۆ ماوەی پێنجەم هەفتە بەردەوامین ئەم گردبوونەوە بە گردبوونەوە بە ئەوە کردووە کە ئێمە داوای مافی خۆمان کردووە چەندە ساڵە خوێندنمان تەواو کردووە لەبەر ئەوەی ئێمە مافمان خوراوە. ئەم 52 کەسیان دانابوو نازانە بە حیزبی کراوە بە هەر شوێنێک کراوە کە ئێمە داوا لە یەکرین کە وتیانە ڕاگیە لە نەخشەخان ڕایان گرتووە ئێمە داواکەین کە هەڵ بۆ شوێنرێتەوە و ئیشەڵا چاوەڕێی ئومێدمان بە نەخشەخانە بێت و شتێکمان بۆ بکە ئەگەر هات و بەردەوام نەبێ یا شتێکمان بۆ نەکە ئێمە هەر بەردەوام ببین تا مافی خۆمان. بەپێی زانیاریەکانی پەیام ڕێکارەکانی دامەزرانی و 52 کەسە ڕاگیراوە، بەڵام خۆپیشاندەران بەڵێنێکی کردداری یەکجاریان دەوێت و دەڵێن بەردەوام دەبن لەسەر دەربڕینی ناڕزاییەکانیان. لە پارێزگای هەڵەبجە زیاتر لە 7000 دەرچووی دانەمەزراوەیە و دەڵێن دەبێت لەلی دامەزرانەکان دادپەروەر بن و جیاوازی لە نێوان هیچ کەسێکدا نەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.